دم باش بینران هکارنی هیلی ما بگمان ام جارش باسی بابتکی گرمه کن بابتکی لمیجینه که بگمان بابتکی زور مترسیداریشه سیاستی که هر زور مترسیداره که برانبر به کرد جبهه دکرید انجام دادرید او سیاست لاقونا کن بگمان دجوارتر بوا خاوتر بوا بلا مستا زور دجواره ایش مسئله تعریب کردنی کرکوکو دیالو خانقین و حتی زور ناوچیتر سیاست جاران سیاستی بعرب کردن بو تعریب تبعیض تهجیر ترحیل استا سیاستی کی تری زور مترسیدار لویجی بجی دکرید استا تفعیلی او همو قوانین دکرید که لسردمی رژیمی بحثی لناوچو هیه تعطیلی دستور دکرید که دستور بگومان میکانیزمی چونیتی آسایی کردی روشی و ناوچانه داناوه لامان کاده مباسی شنگال کین لسر شنگال بگومان ایوازانه شنگال روشی کی تایبت دایه لسر مسئله شنگال بیناران ریکوتنه که لدهی 2020 لبین حکومت ریمی کردستان و حکومت عراق ریکوتنه کرا و بچونیتی تطبیق کردنی آسوی کردنوی روشی شنگال گرانوی بو خوانا اصیله کی طبعا لسر امپرسه سیمیوانی تایبت من دو بارزم لایه ایش بارزان ناصر هرکی اندامی ویژنه آسایش و برگری لپارلمان عراق هروها دکتور سوران علی ماموس ازان کو تایبنمند ل باری دستوری یاسکاندا لاولیر شو برس سریبار طالبانی سروکی انجمنی پارێزگای کەرکۆکم لەگەلە طبعا بەرزان پێشەوە بچمە لای میوانەکانم سەرنجتان ڕاکێشم باسی کەرکووک دەکەین ئێوازانن کەمتر لە مانگێکە ئێمە دوو پارێزگاری زۆر بەڕێز زۆر نیشتیمان پەروەرمان لەدەستدا یەکێک لەوان دکتۆر نەجمەدین کەریم پارێزگارێ شەرعی کەرکووک کە باوی نەخۆشیەوە لە ئەمریکا کوچی دوایی کرد دوێنێش بەداخەوە پارێزگاری هەولێر دکتۆر فەسەسوفی ئەمرۆ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەستداوە تەبەن لێرەوە سەری ڕێز و نەوازش بووە و دوو پارێزگە بەرزە دانوێنین تەمەنی هەموو لایەک درێژ بێ طبعا کاک ناصر ئەزیشتە دەست پێ بکەن و هەم vê dê behdînî avîn şûn da behsê rewşa de verî dî şêwazarê Soranî davîn ji ber ku em dê behsê şingalê kên طبعا بابetê germ şingalê dû biha aracî tu zanî şêwermendê asayişa nîştîmaniya Qasim Aracî hatibû Hewlêrê digel wezîrê navxwe hikûmeta Herêma Kurdistanê civiya bû sebaretî rewşa şingalê rêkeftinek heye tu haydarî gel af rêkeftina mîkanîzmên cêbecîkirina wê çawan e ew xelkê li wêre meares ew xelkê yê wêrenî nêzîk bikin زۆر سپاس سەبارەت بە هاتنە بەڕێز قاسم عەرەجی و وەفدێک کە گەلبینە جێگیری قایدی عملیات مشتەرەکەش گەلبی سەبەبی هاتنەوان بۆ هەولێر ئەوە بیک و پشتی ئەوەی و ڕێککەوتنەک بینە حکوومەتە هەرێمە کوردستانی و حکوومەتە ئیتحادی داهابی بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی شنگال کونکە هەموو زانن شنگال ئەوە چەند ساڵێکە خەڵکی شنگالی ئاوارە و دەربەدەرە و خەڵکی شنگالێ نەشیە بگەڕێتەوە سەر ماڵ و حالێت خۆ چونکو ژیانە شنگالیە تەمین نەتبی و ئاوادانکردن تێدا نەبی بەربوونە خەڵکێکی غێری یاسایی منتەقێ و دەسەڵاتێکی ناشرعی لە شنگالێ بۆی پشتی بڕیارەکە دەرکەت دیاربی ینی خەڵکێکی ینی دژیت بەرژاوندێت گەلی عێراقی بگەشتی و شنگالیە بتایبەتی ناڕازایەتوان زۆر بین بۆ ئەوەی ئەو ڕێککەوتنە بکەوتە بارێ جێبەجێکردن بەشێک خەڵکی دەرەوەی عێراقی بیک و خەڵکێک و هێزێکی یعنی ناسایل خارجی عێراقی دەسەڵات هەیە و بەشێکژی هەندێک هێزت عراقینە و داخلی عراقینە و صاحبی دەسەڵاتن گوژی پاڵپشت و هاوکارێتوانن بۆ ئەوەی دەسەڵاتێکی شەرعی نەگەڕێتەوە شنگالێت و بۆ ئەی خەڵکی شنگالێ بگەڕێتەوە و ئاوادانی بێتەکردن و بگەڕێنەوە سەرماڵ حالێت خۆ منەزەماتی دەولی بێن شنگالی ئاوادام کە بە ئەوە جێداخەیە گو خەڵکێک خۆ نیشتیمان پەروەر بزانیت خەڵکێک خۆ خەمخۆری خەڵکی شنگالی بزانیت و ڕێگر بیت بە ڕێککەوتنەکە یاسایی بینە حکوومەتە هەرێم و حکوومەتە ئیتحادیاتێک بەڵێ ینی بێگومان قاسم عەرەجی بەحسێ بەیەکێ کرد و پێویستە شنگال بۆ خۆدانێنوانی ئەسلی بزەڤریتە بە ڕێککەوتن جی هەیە لێ بەربەس جیانە ئەم vêj bîr nekin ینی گەل لە ڕێککەوتنە جددی دێتە پراکتیزەکردن سەر ئەردێ هیچ وەقفێکی زەمەنی بۆ دانایە دەمێکی دیاری کردی ینی حکوومەتە ئیتحادی حکوومەتە هەرێمێ بەڕاستی وەختێکی دیار نینە بەڵام هەردوو لا ینی هاوکار و پاڵپشت یەکدینە بۆ ئەوی بێتە جێبەجێکردن سەبەبە هاتنەوان
ئەوە بیکو هەندێک معارزە پەیدا بین بۆ ئەنگە حکوومەتە هەرێمی کوردستانی جارێکت گە بکەم ڕێککەوتنەکەی ئەوە بیکە مەدید کۆنگرا ڕۆژنامەوانی و هەم بەڕێز قاسم عارەجی و هەمیش بەڕێز وەزیری ناخۆ هەرێما کوردستانی بەحسێ تاکی سەرەوە کردا پێویستە شنگال خەلکی شنگالی ئیدارە خەلکە شنگالی بکە. بەڵێ ئەم دێ پێتر لەسەری بابەتی ئاوین طبعاً بەڕێزان مەبەسمە سەرنجتان بۆ ڕەوشی کەرکووک و دیالە ئەو ناوچانە ڕابکێشم کە ئێستا سیاسەتێکی زۆر مەترسیداری تعریبکردن دەستی پێکردووە بە تایبەتی لە داقۆق لە دووبس لە لەیلان لە گوندەکانی دەوروبەر طبعاً سیاسەتێکی زۆر مەترسیدارە عەرەبە هاوردەکان و عەرەبانەی کە بێگومان تعویز کراون لە چارچۆی مادەی 140 جارێکی دیکە بە بڕیارێکی تاکڕەوانەی پارێزگاری سەپێنراوی کەرکووک باو ناوچانە دێنەوە زەویزاری کورداگیر دەکرێت خەڵکی کورد دەربەدەر دەکرێت تا ئێستا تقریبا 25,000 عەرەبی هاوردە بۆ دەوروبەری کەرکووک هێنراونەتەوە لەسەرەوە طبعاً لەگەل بەڕێز ڕێبار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هی کەرکووکە لەو لێرەوە لەگەڵمانە قسە دەکەن بەس ئەگەر حاضر بێ مەبەسمە سەرنجی خەلکی ئەو ناوچانە نوێنەری طبعاً نوێنەری جوودکارانی ئەو ناوچانە مختاری گوندەکان خەڵک خۆی باسی ڕەوشەکەیەکە ئێستا لە چ ڕەوشێکدان لە دەست عەرەبە هاوردەکانەوە کە لە چارچێوەی سیاسەتی ڕاکانجبۆری پارێزگاری سەپێنراوی کەرکووک کە خەڵکی حەوێجەیە کەسێکی زۆر شوڤێنیە چی دەگوزارێت دواتر ئەگەرمە بۆ لای میوانم کاکی ڕێبوار ئێستا لە سنووری ئێمە گوندی شیر ناوە مامەیە عەلەغێرە ئەبو خورجەیە قوشقایەیە مەرعیە تەختەقە ئەوانە هەر بە یەکجاری داگیر کراوە بە یەکجاری داگیر کراوە یەک کوردی تێ نەماوە و هەموو مڵکانیان داگیر کراوە گوندی چەخماغە ماوە ئەوانش ئێمە بە عیلاقاتی خۆمان ئێستاکە تقریبا ئەوانش 12 ماڵ عایلەی تێماوە نادراوە و ڕزگاری لەگەڵ گوندی عەمشە یەک مقاتعەیە عاید بە عەمشەن ئەوانش ماون لەگەڵ ئێمە ئێستاکە ئەو 500 دۆنمە ئێمە بەدەستمانەوە ماوە ئەوە تا بەبەر چاوی خۆتانەوە وا ترێکتەر دێ جووتێکە عەرزەکان داگیرەکەن دێنێکە جەماعەتێک هاتبوونە سەر عەرزەکان بیچێڵن ئێمە ئاستاین چوونە گیانیان و دەریانمان کرد مدیری زراعی دبست لەگەڵیان هاتبوو تیکاکە فەرموو ئەمە فەرمانی دادگایە محکەمە ئەم قەرارەی بۆ گەڕاندێتەوە کە ئەم زەویە هی ئەم کابرایە وەختی خۆی عەقدی لەسەر کردووە ئێستا هیچ کێشەیەکی نییە با بچێتەوە سەر ئەم زەویەی خۆی و ئەم پارچە زەویە هی ئەو عەرەبەیە ئێمە بە نسبەتی لە دوای 16 ئۆکتۆبر بەرەوە بڵێن ئیستاکانە وەکو کرێچی ئێمە لێرە دانیشتوونە زەویزار بە دەستمانەوە نەماوە عەرەبەکان ئەوە چەند جارە ئەوە تاویزیان وەرگرتووە با پێت برم هێشی 20 میلیۆنیان وەرگرت ئەلەساس بگەڕنەوە جێ خۆیان لە جنوبەوە هاتوونە ئیستاکانە دووبارە دەیانوێت تەعدا لە ئێمە بکەنەوە زەویزارەکانمانیان بردووە بە پاڵپشتی ئەم قوتەوە ئێمە کە چوو لە سەر عەرزەکان دووجار چوون بە سیلاحەوە هەمەریان هێنا ڕاو ئێمەیان نا شوێنی عەرزەکەی کوێ ئەمەژە شوێن عەرزەکەی ئێمە ئیستاکانە با پێ درم لای مەشروعەکەیە دەمەشروع ئێمە مەحاویلەی کارەبا عامودی کارەبا گشتین بە ئێمەیان هەڵقان وتی ئەگە هەڵی ناقەنی ئێمە هەڵی قەنین دەیفرۆشین گوندی عەمشە وڵی ئێمە کێشەکانمان دیسان لە دادگایە وەزیری عەدل دایرەی تەنفیزی لە ناو مەحاکم عاید بە وەزیری عەدلە بەرام مۆزەفێکی بەسیط احتراف بە وەزیری عەدل ناکە پارێزگارێکی بە وەکالەت کتابی کردو احتراف بە وەزیری عەدل ناکە مدیری زراعی کەرکووک کتابیان کردو هەمیسان لە پاش قەرارە کتابەکەی وەزیر احترافی پێ ناکەن یعنی شتێک نییە بە ناوی قانون یعنی ئەوان دەیانەوێت شتەکان ئەگەر بە قانون بە هیچ شتێک لایەن نییە بەڵام ئەیانەوەی بێ قانونی بیکەن من هیوادارم ینی مەوزوعی عسکەر تاریشی تیانە بێ ینی عسکەری تەداخل نەکە وەزیری دیفاع بێتە سەرخەت و عسکەری تەداخل نەکەم ئێمە کاک مەوزوعی زەویەکانی سنووری سەرگەڕان بەڕاستی ئێستا گرفتی ئەومان بۆ دروست بووە لەو سین و بینێنە ڕامانگرن لە تۆمکردن بێزگەلەوەی خوتەمان بۆ نەکراوە هیچ شتی پلانێکی زراعیشمان بۆ نەکراوە بەڵێ ئێمە خەڵکی ناوچەکە بوون لە دەوروبەری کەرکووک بینیتان چیان بەسەردێنن عەرەبە هاوردەکان طبعاً ئێستا لە سەردەمی ڕابردوو نییە ئەگەر لە سەردەمی عەبدولسەلام عارف بە بۆ نمونە لە 1963 کە تعریب لەو کاتە دەست پێ کرد ئەحمەد حەسەن بەکر 75 سەدام حوسێن 1970ەوە تعریب دەست پێ کردە بە ئێستا و سەردەمەنیە و ڕژێمە هەمووی نەماون عێراقێکی نێهاتوو تا ئاراوە کورتێکەرە و کاتە مجەڕەد شۆڕەشێک و چەند پێشمەرگەیەک لە شاخەکانە بوون قەزیەی کورتە هەمیش کرابێ ئێستا قەزیەکی زیندوو کورتەیە لە عێراق لە هەرەمی دەسەڵاتەیە سەرکومار یەکەم ئەرکی پاراستنی دەستوری عێراق لە ناو دەستوری میکانیزمی چونیەتی
چارەسەرکردنی ئەو ڕەوشە دانراوە بووایە ڕەوش ڕێبار تاالبانی سەرروکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەو لێرەوە جابان دەداتەوە کاک ڕێبارەکی جێ لە قسەکانی من بوو ئەو بەڕێزانش سەرنجی تو پێشاکی من دەمەوێت پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی خەڵکی شاری هەولێری خۆشەویستی قارەمان کەم لە خانەوادەی سەربەرزی دکتۆر فرسە سۆفیش بەو کارەساتە ناخۆشی کە ئێمڕۆ گوێبیستی بووین خەمخۆری هەولێری و خەمخۆری ئاوارەی کەرکووکیش بوو کە بەڕاستی بەدەم ئەو کێشانەی کە ئاوارەکانیش تووشیان بۆیە دایمە خەم بوو پەیوەندێکی باشمانە بوو بەڕاستی لە دەستدانی زاتێکی وەکو دکتۆر فرسەت خەسارەت بوو بۆ هەموو کورد و بۆ کەرکووکیەکانی شەوانی کە لە کەرکووکن ڕاستی خەمخۆر بوو لە بابەتەوە دووبارە سەرخۆشی لە هەموو لاکەمەوە خاصەتەن خۆشەویستانی تابانەوەی لە کەرکووک ڕووەدا بەداخەوە ئەوە من زۆر باسی ئەوم کردووە مە 4 خولی پەرلەمانی کە زیاد لە 280 ئەندام پەرلەمانتارمانە بووە و لەوانەیە زیاد لە 20 وەزیر و وەکیل وەزیر و دەیان مدیر عامان هەبووە لە بەغا بەو حسابی کە عێراق بکەینە ئەو دەوڵەتی کە فیدرالیە کە پێکەوە شەراکەتمان هەبێ بەڵام بەداخەوە عێراق هەرە و عێراقەیە تاکی عێراقیەک و علی وەردیە لێ عەقلی ناگۆڕێت هەمان شۆڤینیەت دووبارە و سێبارە و دەبارە بێتەوە بەڵام بەداخەوە هەڵوێستی جوامێرانە کەم ئەبینین یعنی ئەو ڕۆژە کە ڕوویدا لە عەجزی مالیەکە 58 پەرلەمانتار کۆڵەکەیان چۆڵ کرد خۆزگا بۆ کێشەنەتەوەیەکان بۆ کێشەی کەرکووک ئاواز بێ هەبان شێواز هۆڵی پەرلەمان چۆڵکەن چیم لە پەرلەمانێک بێ کە بە زۆرینە و کەمینە کەیسێک لاکاتەوە کە ئەسڵەن منەتی بە نەتەوە و پێکاتەوە و هیچ نەماوە ینی بۆ خۆی قنە قانون دەورەبینی لە نەیاسانە دەستور بەداخەوە حکووە سەرۆک کۆمارەکانیشمان کێک لە دوایەک ئەوان چاودێری دەستور بوون ئەوانش نازام هیچ هەتا کۆمیسای چەڵوەستێکی دەستوری نانوێنن ینی کە دڵی ئێمە بۆیە خەڵکی کوردە نێنین بۆ پەرلەمان و بۆ وەزارەت و بۆ ناهێلن هیچیان پێ بکرێت لەبەرەوە خۆتەزانی لە عێراق سیستەمی ئێستای ئیدارەکردنی عێراق سیستەمێکی پەرلەمانیە لە پەرلەمانی زۆرینە شیعەن ئەوان زۆر جار بە زۆرینەی سیاسی هەموو یاسەکان لە بەرژەوەندی بخان تێدەپەڕێنن پێت وایە بەرپرسە کوردەکان هیچیان پێ نەکراوە ئەنەیان ویستووە بە جددیش بکەن بۆ سەرەوە مەنتەقە بەتایبەت وڵای من ینی نالێم هەمویان بەڵام بەشێکی زۆرینەیان ینی من ڕوویدەم گلەیەکەمە هەر 4 خولی پەرلەمانتارەکە نەوەکمەوەی ئێستاکەمە ئێستا هیچ تەریکەیەکی بۆ ماوەتەوە گینە 3 خولی پەرلەمانتاری پێشووتریش فەرموویەک هەڵوێستێکم بۆ پەرلەمانی کوردستانەکانم بۆ بکە کە لە سیویەکی 2007 کە کۆتایی مادەی 140 بوو لە کەرکووک کە بۆیە تەوا بواە کوانی هەڵوێستیەوان لەو زەمانە هیچ هەڵوێستێکمان نەبینی کوا هەڵوێستی سەرۆکی کۆمار لەو کاتە کوانێ بەرگەکانی مادەی 140 ئەمانە کیانی کێشەیەکە کەڵەکەی کردووە تاکم ئێستاکە لەو کاتەیە کە ئێمە لە سەرتاوە کە عێراقمان تەشکیل کردو بۆ حیسابی خۆمانم عێراقی سەدام و عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام و سەدام نییە کە چووی ئەمە دەرکەوت کۆپیەکی تازەیە بە لەونێکی تر بەناو مەرکەزیەت و بەناو زۆرینەی دەنگی تەبان بە زۆرینە بێ ئێمە کورد ناگەینە دەنگی شیعە و سوننەی عێراقا ئەبێ ئەوە 100 ساڵە خەبات بۆ واکەین کە ئەو ڕەگەز پەرستی و شۆڤینیەتە نەمێنێت کە چوو ساکە دووبارە بۆ تۆ بە ڕەنجێکی تر ئێمە ئەوە ئەگەر بمانەوێ هەڵوێست وەرگرین یەک دەنگ و یەک ڕیزی ئەبێ ئەو عێراقا ئەلێن یان دووش حاڵتمانە یان دەستور یان نادەستور ئێمە حەڵی سێمان نییە خەتی ڕساسی و مائلمان نیە لە بینی دەستور و لا دەستورە ئەلێن دەستور جێبەجێکەکەن ئەهلن وەسالن ئێمە لەگەڵتانە شەریکێکی حەقیقیەک بین و عێراقێکی دەستوری دروست دەکەین ئەگەر حەستانش بە دەستور نییە فەرمەوە پیرۆزی خۆتان بێ و عێراقی ئێمەش بە خەمی خۆمان بخۆین یعنی من نازانم هەتاکەی تەشریفە ئەکات و بەڵێ دکتۆر سۆران عالی مامۆستای زانکۆ شارەزا لە پرسە دەستوریەکان تابان دکتۆر دوای 2003 بە دوو میکانیزم هەوڵ دراوە کە ڕەوشی کەرکووک ئاسایی بکرێتەوە بێگومان خەڵکی ڕاستنی کەرکووک بە شوێنەکانی خۆیان بگەڕێنەوە مادەی 58 بۆ ئابزانم لە یاسای ئیدارەکردنی کاتی دەوڵەتی عێراق لە سەردەمی پۆل بەرێمەر دوای 2005 مادەی 140 لە چارچەوەی دەستوری عێراق کۆ میکانیزمێکی کۆنکرێتی بوو چونیەتی ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووکیان مادەیە زۆر جێبەجێ کراوە عەرە بە هاوردانە تەعویز کران جارێکی دیگە بە بریارەکانی قیادەی مەجلس قیادەی سەورەی حەزبی بەعز کە چار بریاری مەترسیدار بوون دەگەڕێنەوە ئەمە چۆن لێک دەدێتەوە لە ڕووی دەستوری و یاسایەکان معقولە؟ بەنای خۆی گەورە هەڵبەتە قسەکردن لە دۆخێکی وەک ئێستەیە کە باسی دەکەین وەگەڕانەوە بۆ بە ڕێسای دەستوریەکان لە وڵاتێکی وەکو عێراقدا
کە هیچ کات معروف نەبووە کە کێشەکانی لەسەر ئەساسی قانونی و دەسووری چارەسەر بکە کارێکی زەحمەتە تۆ تەکیفی قانونی و دەسووری بۆ بکەیت بەڵام بە هەر حاڵ ئێمە لە دوای هەرسهێنانی دەوڵەتی عێراق لە 2023 وەجاری کە بنیانانەوەی یاسایی و دامەزراوە دەسووری و یاسایەکانی لە عێراق ئومێد هەبوو لە ئەنجامی بەشداریکردنی تیمی کوردی و وەکو پێکەنەرێکی سیستەمی نوێی عێراق ئومێدێکی تر بەخش بوو بۆی کەوا چارەسەری کێشەکانمان چی کێشە نەتەوەیەکان چی کێشەکانی پەیوەنددار بە خاک لە ڕووی عملیەوە لە دەسەڵاتدارانی نوێی عێراقدا ببینینەوە بە تایبەتی ئەو کاتە کە تەواو سیمای دەوڵەتی عێراق بەرەو گۆڕانکاری هات ئەو ئومێدەمان لە چیا بینی لە بەشداریکردمان لە داڕشتنەوەی دەستووردا کاتێک لە بەشێک لە دانوستانەکانمان تەرخان کرد بۆ چارەسەرکردنی کێشەی خاکمان لەگەڵ دەسەڵاتی عێراقیدا کە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق هەتاوەکو ئەم ساتەش کێشەی خاکمان بە بنگبڕ نەگەیاندووە چی لە ڕووی پراکتیکی چی لە ڕووی داڕشتنی دەقە دەسووریەکان یا دەقە یاسایەکان بۆ چارەسەرکردنی ململانیەکانمان لەوێدا میکانیزمێکی زۆر ڕوون زۆر ئاشکرا لەگەڵ ئەوەدا هەندێک کەم و کوڕی تێدا بوو بەڵام لە ئەنجامی دانوستاندن دەتوانرێ بڵێ لە دانوستان ناکرێ هەموو ئەوانی کە دەویستت تێدا بەدی بهێنرێ بەڵام ئالیەت و میکانیزمێکی ڕوون و وازحی دەسووری دانرا مەسئولیەتەکان دیاری کرا وەلایەنەکانی کە هەڵدەسن بە جێبەجێکردن و یەکلایکردن و تەسویەکردنی بابەتەکە دیاری کرا بە چوار قۆناغی زۆر ڕوون لە دەسوورە باس کراوە اعترافێکی دەسووری کەشتێکی زۆر بەبەها بوو بۆ هەرێمی کوردستان و نەتەوەی کورد تێیدا ئیقرار کرا کە باز لەوە دەکات لە ئەنجامی ممارەسەی نیظامی پێشوو ڕژێمی پێشوو زوڵم کراوە لەم ناوچانە چی لە ڕووی نەتەوەی چی لە ڕووی خاک چی لە ڕووی هاوڵاتیانەوە و بە ئاشکرا باسی دەوە کە ستەمی کردووە ئەم ستەمە لە ئەنجامی چیدا بووە خەڵکێک ڕاگوەستراوە کە هاوڵاتی شارەکە بووە خاکی خۆی بووە خەڵکێکی کە بە بێگانە بۆ یەکەم جارە لە دەستووری عێراق و مێژووی نووسینەوەی یاسا بە ناوچەیەکی ناودەوڵەتی عێراق بڵێ کە دەهێنرێ لەلایەن سیستەمەوە بە بێگانە ناو ببرێ لە مادی 58 دەڵێ ئەو کەسانی کە هێنراون غوڕەبان لە منتیقەکەدا یعنی بێگانەن هێنراوەتە شوێنەکەی با عێراقی بن با ڕەگەزنامی عێراقیان هەبێت لە چوارچێوەی دەوڵەتدا بەڵام خاکی ئەوان نییە لە چوارچێوەی ناوچەییدا و پاشان خەڵکانێک بێبەش کراون لە تەوزیف دەرهێنراون ئەمانە بە تەوسیە ئەمانە کاتی بەڕێوەبردننی ئەمە بەڕێوەبەری کاتی بوو جێبەجێ نەکرا تەحویل بوو بۆ دەستوری دائیم کە دەستوری 2005 بوو لە مادی 130 جێگە کرایەوە بەڵام ئەو ئێمە تیشک بخینە سەری ئەوەیە شێ ئەو لایەنە دیاری دەکا کە هەڵدەسێ بە یەکلایکردنەوە و جێبەجێکردنی ئەم مادە دەستوریە بەداخەوە لە مادە دەستوریەکەدا لایەنی نیزاع دیاری نەکراوە دەڵێ مناطقی متەنازع عەلەیها ئەوانەی کە جێ ناکۆکن بەڵام ئەطرافی نیزاعی بۆ تۆ دیاری نەکردووە لایەنی یەکەمی نیزاعەکەمان زۆر ڕوون و ئاشکرایە کە هەرێمی کوردستان ئێستا وەکو موئەسەسات دەیەوێت نوێنەرایەتی ئەو لایەنە بکە کە بەشێک بێت لە نیزاعەکە بەڵام لایەنی دووەمی مشکلەکە لەوەیە نیزاع دیار نییە لەگەڵ کێدایە لەگەڵ ئەو پارێزگایانەیە کەوا ناوچەکانیان دەکەوێتە سنووریانەوە یاخود لەگەڵ تەواوی دەسەڵاتی فیدرالیدایە چونکە ئێمە بێ ئاگاداری ئەوە بین ئەگەر هەرێمێکیش لەوێدا پێک بهێنرێ بە نمونە هەرێمی سونە ئێمە ئەو کاتە سیراعەکەمانە بێتە سیراعێکی دوولایەنە هەم لەگەڵ حکوومەتی فیدرالی دەمان بێ هەم لەگەڵ هەرێمەکە دەمان بێ ئەم بابەتە گرنگترینیان ئەوەیە دیاری بکەین کێ مەسئولیەتی لەسرە قانون ئیدارە دەولەت دەڵێ حکوومەتی عێراقی بەڵام بە مەفهومی مصطلحی حکوومەتی عێراقی لە قانون ئیدارە دەولە تەنها دەسەڵاتی جێبەجێکردن ناگرێتەوە هەم پەرلەمانەکەی دەگردەوە دەسەڵاتی جێبەجێکردنی دەگرێتەوە دەسەڵاتی قەزایی و هەندێک موئەسەساتی مستەقیلیشی دەگردەوە ئێستا کە کاتێک چوە مادی 140 تەنها دەسەڵاتی جێبەجێکردنی دیاری کردووە کە دەسوڵتەی تەنفیزی لە ناو تەواوی دامەزراوەکاندا دەسەڵاتی جێبەجێکردن بە تەنها حکوومەت نیە ئێمە ڕوویمان ئاراستە بکەین هەردوو لایەنی دەسەڵاتی جێبەجێکردن دەگرێتەوە چی سەرۆکایەتی کۆمار چی ئەنجومەنی وەزیران ئەمە لە ڕووی جێبەجێکردنەوە بەڵام بابەتێکی ترمان هەیە ئێمە پێویستە ڕێقابەیەکی پەرلەمانیشمان هەبێت بەداخەوە ئێستا دەوڵەتی عێراق دەسەڵاتە تەنفیزیەکی ئەگەر نیەتی جێبەجێکردنی مادی 130 نەبێ ڕێقاوی پەرلەمانی لەسەر نییە لە ڕووی ئەوەی کە لیژنەیەکی تایبەتمەند بکات بە چاودێریکردنی هەنگاوەکان بەڵێ طبعا دکتۆر ولا تەنیشت و ئەندامی پەرلەمانی عێراقیە و ئەندامی لیژنەی یاساییش و بەرگریە كاك ناصر طبعا كاك ناصر اكيد قال لسنجيم هم كاك ريباريش بوم هم دكتور يجبوم لسروا كلوي كرت وبيويس بيداجري لسروا مثلا نكردوا خط زاني كشي كل العراق كشي خاك كشي ناسنامه كشي كنتوي زقه كتا اسا نراو چارە سەر نەکراوە مەسەلەی تاریکردن ئەو مەسەلەیەکی زۆر مەترسی دارە نزیکی 1,400,000 دوونم
زەوی کشتتوکالی کوردستان تعریب کراوە تا ئێستا بەردەوام سیاستە نزیکەی 6 ساڵە بەردەوام دەکات هەنی ئێوە پێویستە چی بکەن سەرەتا ئەوکو ڕێبار باسی کرد بەڵام پێویستە کاک ڕێبار مەسەر هەمومان دەزانین لە عێراقی 2023 کە ئێمە هەستمان کرد کە عێراقێکی دیموکراتی اتحادی دێتە کایەوە هەموو خەلکی عێراق لەژێر سایی دەستورەوە بە مافەکانی خۆشا دێ بەڵام هەمومان دەزانین ئەوەی کە لە عێراقەوە ڕێزی لێ نەگیرەوە یاسایە و دەستورە و هەمووشمان دەزانی کە عێراق ئەودا ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن بڕواان بە هەویەی نوێی عێراق نییە کە وڵاتێکی اتحادی دیموکراتی پەرلەمانیە ئەمە یەک لە هۆکارەکانە هەلوێستی ئەندامانی پەرلەمان بەلێ هەلوێست هەبووە و کاری باشیش کراوە کاک ڕێبار دەزانی کە لیژنەی تەنفیزی مادەی 140 کاری باشیان کردووە و تەوسیاتی باشیان دایتە حکومات و لە حکومات لە ئەنجومەنی وەزیران بڕیاری پێدەرچووە بڕیاری 22 لە ساڵی 2012 کە پێویستە هەموو ئەو گرێبەستانەی کە شێوەی گۆڕین دموگرافی تێدا بێت پێویستە هەمویان ئیلغا بکرێنەوە و وەزارەتی عادل پێویستە هیچ چاوەڕوانی پەرلەمانیش نەبێت چونکە ئەوانە بە یاسا نەکراون ئەوانە هەمویان بە بڕیاری حزبی بە بڕیاری ئەمنی کراون بەڵام بەداخەوە ینی دەسەڵاتی تەنفیزی هەتا ئێستا هیچ گوێی لە بنەماکانی دەستوری نەگرتووە کە جێبەجێی بڕیارەکان بکرێ ئەمە هەلوێستە بۆ ئێستاش هەلوێستی ئەندام پەرلەمانان هەلوێستیان هەیە بە کاری جدیش کرا بەڵام بۆ گەڕانەوەی خاک پێویستی بە هەلوێستێکی نیشتیمانی کوردستانی هەیە لەگەر حکوومەتی عێراقی پێویستە لە لیژنەی مفاوەزاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی اتحادی خاڵێکی سەرەکی یعنی جێبەجێکردنی مادەی 140 بێ کەواتە تا ئێستا خاڵێکی سەرەکی نەبووە ینی گفتگۆ کرا بەڵام بۆ هەتا ئێستا جێبەجێ نەکرەوە گوتم لەبەر ئەوانەی کە باسم کرد پەرلەمانی عێراقی بێگومان نوێنەری کوردی ینی بەسەراحەت کێشەی خاک گرنگێکە کە ئەو شوێنە شوێنێکی استراتیجیە بە نسبەت هەرێمی کوردستانەوە چەندین شۆڕەش بوونەوە لەسەر کەرکووی دانراوە ینی کێشەی خاک گرنگە تۆ بکەیتە وەرەقەیەکی زات خاڵێکی زەقی ناو گوتوبێژەکان کێشەیەکی کاتی کێشەکە مەبەستم ینی یەکێک لە خاڵەکان بووە بەڵام وەکو باسی کرد کە ڕێبوار هەلوێستی ئەندامانی پەرلەمان بە تەنیا کیفایەت نییە مەبەستم ئەبێ هەموو هێزە سیاسی سەر و کۆماری عێراقیش سەر و کۆماری عێراق هەموویش هەیە کوردە مدیرعامیش کوردە وەجگە لەوە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان پێویستە یەک هەلوێست بن بۆ گەڕانەوەی خاک یعنی ئەمە ئەرکی هەموو لانە سیاسیەکانە نەک ئەرکی ئەندام پەرلەمانێکیان وەزیرێکیان کەسێکی ترە ئەم هەلوێستەی نیشتیمانی کوردستانی زۆر پێویستە کە هەبێ بۆ ئەوی ئەمە بتوانین خاک بگەڕێنەوە تەبەنە و ڕێککەوتنی لەسەر شنگال کراوە شنگالی شەکەوێتە چارچوەی مادەی 140ەوە پێت وایە ئەوە سەرەتایەکە نیات پاکیەکی حکوومەتێکی کازمیە کە فعلا ناوچەکانی تریش ئەو ڕێکەوتنە پۆلێن بکرێ بۆ ناوچەکانی تری شۆڕ بکرێتەوە بڵێ ئێمە ساڕای ئەوەیە کە هەندێک یان لایەنان کەس وا بزانکەوە کازمی ینی هیچ جیاوازیەکی نیە من دەڵێن بە پێچەوانەوە کازمی کەوەتی دەسەڵاتی وەرگرتووە هەنگاوەکانی کازمی جێگای دڵخۆشکەر بوونە دڵخۆشکەرم کە ئێمە بتوانین ئەم وەزعی کە ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان ینی هەنگاو بە هەنگاو ئاسایی بکرێنەوە بەڵێ ینی ئەمە نیەت پاکی دەسەڵاتی عێراقی بووە بەڵام پاشی چی پاشی ماندووبوونێکی زۆری حکوومەتی هەرێمی کوردستان کە چەندی ساڵە هەوڵ دەدا وەزعی شنگال ئارام بکاتەوە وەزعی شنگال کە ڕێکەوتنەکە کرا بڕیار دەرا کە پاشی ئەوەی کە وەزعی شنگال ئارام بکرێتەوە بارە جێبەجێکردن دەست بە ناوچەکانی دیالە و خانەقیم بکرێت دواتریش بۆ کەرکوو بکرێت بەڵام دیتمان چۆن کە خەلکێکی کە ئەوانەی کە بەرژەوەندیان دائیمە لە نەبوونی دەسەڵات و نەبوونی دەستور هەیە ئەو خەلکانە بوونە ڕێگر بەرامبەر جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە بەڵێگای ناسە دواتر پێم خۆشە و خەلکانە بناسیین لەبەرەوە مەزانیاریە بۆی ڕایگەشتی خەلکی کوردستان ئاگادار بێ کێ خەمخۆریەتی کێنە لەبەرەوە دەستی ناوخۆی زۆر خراپترە لە دەستی دەرەکی ئەگەر خراپیش بکە جارێکی دیکە چمە لای بەڕێز ڕێبار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کێرکۆی کاک ڕێبار وەکو کای ناسەر وتی هەوڵێک هەیە بۆ نمونە ئەو ڕێککەوتنەی لە شنگال کراوە هەرچەندە لایەنی بەرهەڵسکاریش هەیە بەڵام ڕێککەوتنە قاسەم ئاڕەجی دوێنێ لە هەولێر بوو وتی بە جدیەمە لەسەر ئەوەستینەوە پێتوانیە ئەمە بخۆی هەوڵێکی دڵخۆشکەرە کە شۆڕ ببێتەوە ئەم بریارە بوو کەرکۆیکیش ڕاوشەکە توزێ تادیە بکرێتەوە ئەمن جارە دووبارەیەکەمەوە مەقسەدم پەرلەمانی دووبارەیەکەمەوە پەرلەمان بە تەنیا بەرپرس نییە من وتم ئەم پەرلەمانە لەگەڵ سێ خولەکەی پێشووتریش وە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانەکانی سێ خولی یەک لە دوایەک لەگەڵ هەر سێ کوارت سێرۆ کۆمارەکە لەگەڵ ئەو هەموو ستافەی کە ناو حکوومەتی عێراقن هەر هەمویان لەگەڵ هەموو حزبە کوردستانەکانش بەرپرسن لەو حاڵەتی کە ئێستا پێی تێپەڕەبین
يعني ناکرێت تۆ دەستور هەبێت و دەستور هەموو کێشەکە يعني حتى من اختلافی ڕێم لەگەڵ و بەڕێزەشێکە لە کاک سیروان ئەلێ متەنازع لە بینی کێوکێ خۆ لە بینی ئەمە فەڕەنسانیە لە بینی ئەمە ئەفغانستان و ئەمە ئەمریکانیە لە بینی کورد و حکوومەتی عێراقیە 100 ساڵ هەرم ئەم نیزاع هەبووە ئەسڵەن بە مادەی 140 خراپترین وەزع بوو ئێمە پێیمان قبول کرد کە مادەی 140 بێ ئەسڵەن ئەبوایە بەبێ مادەی 140 خەڵک لە حەمرین بۆیە دوای ئێمە بتوانین ناو دەستورەوە چۆن دووبارە ئەو شوێنانە بگەڕێنەوە بارودۆخی ئاسایی پێ ساڵی 68 ئێستاکەش من ئسامەت بە هەموو خەڵکی کوردستان لێم ئێوە چوار خۆ لە خەڵکەڵە بژێن دەبێت باسی دە پەرلەمانتارن بەس ناوەکانیان بۆم باسکەم زانام چیا کرۆلیانە باسی چوار وەزیرم بۆ بکەن کە بڵێن ئەمە ئینجازاتەکانمان بووە لە چوار خۆل یەک لە دوایەک سەبارەت بە کێشە کوردستانیەکان باسیەوە ناکەم کە چوونە و موچەیەکی وەرگرە بچێ ئێمە هیچ سەرکردەیەکی سیاسی کورد ئای بەشوری خۆ باسی موچە ناکە ئێمە بچین مفاوزات کە وەڵام موچەکەیان دامە خوا حافیز بودجەکەیان دا پێمان کەی ئیشی ئێمە بودجە لە کاتی سەدام حوسێنیش وەکو سەرۆک وەزیرانی حکوومەتی وتی لە کاتی سەدامیش موچە بوو بودجەشە بووە بەڵام خەڵکی کورد ئیهانە کراوە خەڵکی کورد ناسنامەی نەبووە خەڵکی کورد کەرامەتی نەبووە خەڵکی کورد یعنی هیچ شتێ ئازادیەکی نەبووە ئێستا کە ئێمە بەر بڕۆین و موچەکەیان دا پێمان وێڵەوە دوو مانگشمان بۆتانی ئەوکانمە سوالکەری لە شاشەیەکی پرۆفێسیۆنالی کوردی باسی هاوپرسە دەکەن زۆر بەزەقی باسی هاوپرسە دەکەن پێتوانی ئەوە ئەندامێکی پارلەمانی دیاری کوردستانیش لێرەیە و مامۆستایەکی زانکوشە يعني پێتوانی ئەمە بخۆی جددیەتی ئەو بابەتە ئێمە بە جددی وەردەگری بەڵێ من باسی بدوتم چەند ئەندامێکی پەرلەمانتار و جەنابی کاک ناسر زانم چەندێ خەمخۆرە بۆ بابەتی شنگال من پێکەوە لە نزیکەوە ئەی ناسم خەمخۆرێکی چۆنە و هەندێکان پەرلەمانتاری ترشێ بە هەمان شێ بەڵام ئەلێم باسی عقلیەتی حکوومەتی عێراقەکەم من باسی خۆمان ئەو لەمان پێ چارەسەر ناکەن طبعاً کاک ناسر باسی ئەوە دەکات کە دەکرێت ڕێکەوتنی شنگال شۆڕ بکرێتەوە بۆ دیالا بۆ خانەقین طبعاً لە خانەقی و دیالەش بێگومان پرۆسەی مەترسیداری تعریبکردن لەوێش دەستی پێ کردووە شۆڕ بکرێتەوە بۆ کەرکووک ئومێدت بەوایە هەتا ئەسە تەمەنیاتە هێشتا نەتیجەمان نەبینیوە حەزەکەین خۆ حەزەکەین هیوامان وایە هەموو ئیتیفاقیەکان حکوومەتی عێراق التیزام کە پێ تەمەنا ئەکەین هیوامان وایە پەرلەمانی عێراقی پشتگیری بکە بەڵام ئەم هیوایە ئەمە لە دوای 2023 لە حکوومەتە تازەیە یەک هیوا ناتۆتە جێبەجێ نەکردرا ئەوان ئەوەی کە پێیان خۆش بێ ئەیکەن ئەوەشی پێیان خۆش نەبێت هەرچێ بکەین فایدەی نییە و من چاوەڕێشەکەم ئەوە ڕۆژیش ماوەتۆ لە بین مامەوە بارەوەی لە قسەکانی تۆ دەبیدرێت زۆر بێ هیواداری تۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکۆکی لە پرسە نیشتیمانیەکاندا خاوەن مووقفێکی زۆر کۆنکرێتی و دیار بی ینی قسەکانی تۆ پێتوانیە ئەو بۆ ئێمەدیە بۆ ینی ئێمە لە بەقوترین حاڵەتی خۆمان لە شاری کەرکووک ئەوسا عێراقیی بۆمان ناکرد کە ئەیانوت ئیدارەکە ئیدارەیەکی کوردیە لە بەقوترین حاڵەتی کە بەردەوام داوای مافەکانمان نەکرد بەغا بە هەموو یان یەک نمونەیەکی بەسیتت بۆ باز بکەم مەتاری کەرکووک ئێمە بۆ 12 ساڵ لەگەڵ حکوومەتی عێراق مفاوزاتمان نەکرد بەس جێبەجێ بکە هەموو شتێکی ئامادە بوو ئەجوعەکانیشی دەولی بوو لە دوای 16 ئۆکتۆبر بە 2 مانگ بۆ ڕاکان سەعیدیان جێبەجێ کرد ئەی باشە 12 ساڵی ئێمە چیمان نەکرد ئێمە لە شاری کەرکووک ئەو پەرلەمانتارانی لە بەغا چیان نەکرد ئەی وەزیرەکان چیان نەکرد من ئەلباسی ئەو عقلێتەی بەغا ئەەکەم ئەگەر ئێمە لە باشترین حاڵەتی شابین لەسەر یەک دڵیش بین ئەوە تەعاملمان نەکەم جا نەخواسە ئەگەر سیوێکی 2007 تێپەر بوو مادەی 140 جێبەجێ نەکراوە ئێمە هەرچوین و داوای موچە و بودجەمان کرد وەمان زانی کێشەی مشکلەی کورد من نالێم موچە زۆر گەرنگە بوو ئەوە مافی خۆشمانە پێویست ناکە خەڵک خێرمان پێ بکات بەڵام تۆ کێشە سەرەکیەکان کە تۆ چی باسی موچاکەیت و باسی ئەرز ناکەی باسی خاک ناکەی زۆر پێ تەبیعیە دەستی بە دەستیت پێکات تا موچەکەتیش پێدات یعنی دنیا تێکەدا بەڵێ طبعا دکتۆر ئەو ئامارەی ئێستا لە بەردەستی منایە بە پێی ئامارێکی کۆمپانیا خۆراکی وەزارەتی بازرگانی عێراق لە مانگی 1 تا مانگی 7 ئەم ساڵ 39,268 هاوڵاتی لە نەتەوەی عەرەب گواستراونەتەوە بوو کەرکووی فۆرمی خۆراکی تەبەنەوان ئەیتر لەوێ دەنگیش دەدەن تەوازن دەگۆڕێ طبعا بێژگەلەوە بە یاسا ینی حتا دادگەکانیش پشتگیری بە سیاسەتی بە عەرەبکردن دەکەن لەوێ بە پشتگیری بێگومان پارێزگاری سەپێنراوی کەرکووی لەوێ کورچی بکە لە ڕووی قانونی یاسایەوە حتا لەسەر ڕاستی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کاکە گۆڕینی دیموگرافیەیەکێکە لە تاوانەکان لەسەر ڕاستی نێودەوڵەتی شتێکە بوو کاگڕێبوار ئیشاری پێدا بەس دیارە لێک نەحاڵیبوونێک ڕوویدا بوو کاتێ من باسی مەسئلەیەکی سرف قانونی دەکەم دەڵێم ئەطرافی نیزاع مەبەسم لەوەی لە نەتیجەکەیە مەترسی دروست دەبێ بۆچی کاتێ تۆ کە ئەطرافی نیزاع دیاری نەبێ لایەنی جێبەجێکاری یەکلایکردنەوە و تەسویەی کێشەکەش دیاری نابێ
بە نمونەیە باسی دەکەم لە ساڵی 2005ەوە هەتاوەکو ئێستا لایەنی جێبەجێکاری تەسویەکردن و یەکلاییکردنەوەی کێشێ و بە مادی 140 لە ژێر دەسەڵاتی فیدرالیدا بووە بۆ چونکە خۆی بە صاحبی یەکلاییکردنەوە زانیوە بەڵام ئێمەمان لەبیر نەچێ ئەگەر حکوومەتی ئیتیحادی خەسمە و دژەلایەنە لە ئەطرافی نیزاعە لە لایەنەکانی ناکۆشی لەگەڵ هەرێمی کوردستانە چۆنە بێتە لایەنی حەکەم بنەمایەکی یاسایی و دەستوریە ناکرێت لایەنێک خۆی خەسم بێ خۆی دژت بێ و خۆشی حەکەم بێ بۆ یەکلاییکردنەوەی لە بابەتەکە ئەلێرەدا مەترسیەکە دروستە بێ کاک ڕێبوار و بۆ ئەوانی کە متابعی بەرنامەکەش دەکەن کاتێک کە دەڵێن لایەنی بەرامبەر دیاری نییە ئەو کاتە لە دەسەڵاتی فیدرالی خۆی دەکات بە حەکەم بۆ جێبەجێکردنی و مادی 140 تاکلایەنە دروست کرا بوو خۆشبەختانە بۆ یەکەم جار لە 2005 هەتاوەکو ئێستا لە مەسەلەی شنگال ئەم بابەتە تا ڕادێک ڕاست کراوەتەوە بابەتی یەکلاییکردنەوە و ئاساییکردنەوەی دۆخی شنگال لە ئەنجامی دانووسان و ڕێکەوتنی دوولایەنە بووە نەک لیژنەیەکی دەسەڵاتی فیدرالی بێ خۆی جێبەجێ بکە ئەمە جێگەی دڵخۆشیکەرە و سەبارەت بە پرسیارەکەت ئێمە دەبێت بگەڕێنەوە سەر ئەسڵی مادەی 140 ئێمە مادی 140 هیچی تێدا نییە وەکو یەکلاییکردنەوە تەواوی مادی 158 2004 بۆمان ئیحالە کردووە کۆپی پێیستە یعنی خوتواتەکان مادی 58 بۆمانی دیاری کردووە من بەم حاڵی ئێستەوە ئەم حەزەرە بە دەسەڵاتی کوردیش دەگەێنم و ئەندامێکی پەرلەمانی خۆشبەختانە لێرە حازرە بەو میکانیزمی کە لە مادی 58 باس کراوە لە 148 ئیحالەی کردووە لە حاڵی ئێستای کورد نابێت داوای جێبەجێکردنی مادی 140 بکات بۆ چونکە ئەو ناوچانە تەواوی مادەکانی ئەوانەی کە مادی 140 شمولی دەکات و جێناکۆکن لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیدایە هەموو هەنگاوەکان ئەوان دەتوانن بە ئاڕاستەیەکی ببن نەتیجەی کە دەگاتە ئیسیفتا و دەگاتە تەطبیعکردنەوە لە ساڵحی ئەوان دەردەچێت ئێمە زەمانەتی گەڕانەوەمان نییە ئێمە جگە لەوی زەمانەتی گەڕانەمان نییە کە خەسانێک هەبوون لە 2005 گەڕابوونەوە ئێستا لە هەولێر و سلێمانی دانیشتوونە ئێستا کەسانێک هەبوون کە پێشتر لە کەرکووک و ناوچەکانی جێناکۆک نەبوون ئێستا گەڕاونەتەوە لە عەرەبەکان و لە مناطقی حدودی ئیداریە هیچ گۆڕانکاریەک نەکراوە تا هەمان ئەو گۆڕانکاریانەیە کە لە ڕێمی بەعسکا کراون بۆیە لە حاڵی ئێستەیە کورد نابێت جاوایی جێبەجێکردنی مادی 140 بکە بە میکانیزمەکانی کە ئێستا هەیە دەسەڵاتی فیدرالی بکە لە نەتیجە ئەڵتەرناتیڤ زۆر وازەحە لە مادی 140 لە کۆتایی مادەکانە لە بڕگەکانی دەڵێ ئەگەر هەموو ڕێگە چارەکان نەگەیشتن بە دەرەنجام سەرۆکایەتی کۆمارکە و کاتە بە ئەنجومەنی سەرۆکایەتی کۆمار ناوی هێنراوە دەبێت مەلەفەکە ئیحالە بکات بۆ نەتەوەی گرتوەکان و وەکو کەشەیەکی نێودەوڵەتی داخلی و متحیدە بکرێ بۆی تەرەفی سێم لە نێودەوڵەتی بابەتەکە هەم بە دوکومنت بکە و هەم ببێتە تەرەفی سێم و هەم ببێتە لایەنی یەکلاییکردنەوە و کێشەکە بە ئاقارێک ببە دەسەڵاتی فیدرالی تێ قسەی یەکەم و ئەخیری تێدانە ئەوەندەی تۆ متابات کرد بێ کورتپای کردو ئەو خۆتانەی کە تۆ ئەوەی من بینی بێتم تەنها و ئێسێ باسێکم لە هیچ خۆتخوەیەک و هیچ بابەتێکە نە لە هەرێمی کوردستان نە لە بەغدا باسی ئەو ڕێگەچارێ نەکراوە بەڵێ کای ناسەر طبعا کەریمە باسی فراکسیۆنە کوردستان یەکان بکەین تون لەنەوە پەرلەمانی عێراقی بە تایبەتی لە یاسای قەرز خۆتەزانی هەموو فراکسیۆنە سونەوە شیعەکان یەکتریان کرد دژ بە کورد کە ئەمانە دژمنێکی سەرسەختی سەدان ساڵەی یەکترینە دژمنێکی مەذهبی سەرسەختی یەکترن کورد هەمیش کرا لەوێ زۆر جار لایەنی کوردی هەیە بەرپرسی کوردی سەردانی بەغدا دەکات زۆر جار پارلەمانتاری کورد هەیە جێمان لێ دەبێ زۆر بە توندی قسە لەسەر هەرێمی کوردستان دەکات پێتوانیە لە ناو پەرلەمانی عێراقیش ئیشکالێک هەیە لەلایەن نوێنەرانی کوردەوە کە نەیانتوانیوە تا ئێستا بە سیستەمەیەک بە ستراتیجێکی هاوبەش تەعامل لەگەڵ ئەم مەلەفە هەستیارانە بکەن خاڵی لاوازی ئێمەی کوردستانن ئەوەیە کە ئێمە ئەو پەرتەوازەیە کە ئێستا هەم لە پەرلەمان و هەم لە کوردستانیش هەیە ئەگەر بێت و کورد خاوەنی بڕیارێک باە یەک هێز با یەک دەست باە لە پەرلەمانی عێراقیش بە یەک هێز باە ڕەنگە بەو شێوەی نەبا کە ئێستا هەیە بەڵام هەمومان دەزانی مەسەلەن پەرلەمان ئیشی پەرلەمان چێ ئیشی پەرلەمان مەسەلەی دانانی یاسا و چاودێریکردن لەسەر بارودۆخەکە ئێمە بۆی کە ڕێبوار هەندێک بڕاکتون بوو لەسەر مەسەلەی ئێمە ینی تەمەنی پەرلەمانی ئێمە دەتوانی بە یەک ساڵ ناوی بنین ساڵێک کارمان کردی ئەو ساڵێکە کارمان کردی و کاک ڕێبوار ڕەنگە ئاگادار بی ئێمە سەردانی شنگالمان کردیە و لە ناو کەمپەکانی یاخود خێوەتگاکانی خەڵکی شنگال گوێبیستی هەموو قسەکانیان بووینە و راپۆرتی تایبەت لەسەر شنگالمان بەرز کردوتەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆ جیهازی تەنفیزی و داوامان کردێت لەو وەزعی کە ئێستا تێدا هەیە خەڵکێک ڕێگەرە بەرامبەر گەڕانەوەی شەرعیەت
و بەرەمبەرە گەڕانەوەی دکتۆر طبعا سەرنجی کایکرێباریش لەسەر بەس بۆ سەرنجێکی ئیجابی بوو بەس بۆ تەواو بکە مەسەلەی ئاگادارە کە چەند جار سەردانی کەرکووکمان کردیەوە و دەنگی کەرکووکیانمان گەیاندووە و سەردانی خانەقیلمان کردووە سەردانی مەیدانی کەرکووکت کردووە ڕەوشەی لە کەرکووک بینیوتە بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە باستان کردووە و راپۆرتان بەرز کردوتەوە سەرنجی ئەوان چی بوو؟ بەڵێ بۆی تەواویکەم بۆ کاگرێبار و ڕۆژانە منطقەی سەرگەڕان و منطقەکانی داقوق ئێمە بە پەیوەندی مباشرین حتا دوێنێش کێشەی گەورە هەبوو ڕێگرمان کرد لە سوپا دیسان نیازی بوو مەجموعە کۆمەلە مالێک بینی لە گوندەکان جێنشین ڕێگریمان لێ کردووە بەڵام ئێمە لە ناو پەرلەمان چەندی جار داوامان کردووە کە لیژنەی مادەی سەتووش جارێکی تر ینی نوێ بکرێتەوە بەڵام لەبەرەوەی نەمانتوانە جنگۆ شیعە وەکو ئەکسەری عەرەب ڕێگر بنە بەرامبەرەوەی کە جارێکی تر لیژنەکە نوێ بکرێتەوە دەست بەکارەکانی بکرێتەوە بۆەوەی بتوانن هەندێک ئەرکیکە جێبەجێ بکەن ئەمە یەکە کە ڕێگە بەڵام نەبوونی یەکڕێزی ڕاستە ئێمە لە هەندێک جار لە زۆر شتی نیشتیمانی بەڕاستی یەکڕێزین و مەسلەی قەرز هەمووی یەکڕێز بوو چونکە قوتی خەڵکی کوردستان بوو بەڵام لاوازی ئێمە لەوەیدا کە ئێمە یەکڕێز نەبووینە لە سەرەتەوە تا ئێستا وەلێەوە یەکڕێز نەبوونە تەبەنە ئەمە سەرنجی ڕای گشتی خەڵکی کوردستانیشە کامێرە یەکڕێزیە نەبێ بەڵام یەکڕێزیەکەش بۆچی دەگەڕێتەوە مەسەرەن ئێمە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ نوێنەراتی خەڵکی کوردستان بکە ئەو مؤسساتانەی کە ئێستا لە هەرێم هەیە بەڵام بەداخەوە هەندێک جار ینی لایەن کەس ینی ساڕای ئەوە کە وەفدێکی حکوومەت دەچی خەڵکی تر بەلایەکی ترەوە سەردانی بەغداد ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەەوە عەرەب زیاتر بە بەهێزی تەماشا ئێمە زۆر جار ئێمە دەبینی لە تووڕە کۆمەڵاتیەکانە لە پیج و لە زۆر شوێنە کە ئەو پەرلەمانتارانەی باسی کێشەی ڕۆژانە دەکەن قەت باسی تاریف ناکەن قەت باسی کێشەی ئەو خەڵکە ناکەن دوای 16 ئۆکتۆبەر دوای 3 ساڵ تا ئێستا 50,000 زیاتر خێزانی کورد لەو منتەقەیە ڕایان کردو هاتون لە بەرمەترسی ئەو عەرەبە هاوردانە هەنی بوو باس ناکەن بۆ کێشە ناکەنە کێشێکی وەکو باس بکە باس کرا ئێستەمە لە خانەقین لە مندێک پێشگە لە بەرێستان منطقەی خانەقین یەکێک لە هۆکارەکانی کەوەی خەڵکی کورد گوندەکان بەجێ دێلی نەتیجەی پاڵەپەستۆی غێر مباشری هێزەکانی عراقیش هەندێجا دەبێت یانی بەناوی داعش یان بەناوی هەر شتێکی تر بۆ ئەوەی کە کورد ناوچەکانی بەجێ بێلی بەڵام بەداخەوە ئەو مەزعی کە ئێستا مەسلەی تعریب کە هاتە ئاراوە بەداخەوە لە پاشی 16 ئۆکتۆبەر هاتە ئاراوە ئەگەرنە دەسەڵاتەکان باشتر بووە دەتوانرا هەنگاوی باشتر بنێەوە کورد زیاتر لە سەر خاکی کوردستان جێگیربی و پارێزگاریشی لێ دەسیریاتە طبعا ئەمەوێت ئەو قسەی ئەخیرت بکەمە پرسیاری بوو کاکی ڕێبار کاک ڕێبار لە دوای 16 ئۆکتۆبەر 2017 تا ئێستا بگومان ڕاکان جەبۆری پارێزگاری سەپێنراوی کەرکۆک خۆتەزانی خەڵکی کوێ و چی کەسێکی تونترەوە کۆمەڵێکی یاسا دەرکراون دادگاکانیش پشتگیری لێ دەکەن کورد چی بکە کە ڕێگر بکارە لەم یاسایانە کە دەرنەکرێت ئەن تەطبیق نەکرێت ئەن هەڵ بۆ ئەشێنرێتەوە ئەسلە وەڵی هەرێ من ئەتان بڵێم دەستخۆشی لە نێرانی کورد دەکەم کە توانیان کورد پارچە پارچەکەن کە توانیان بە کەیفی خۆیان ئەم حیزبانە وا لێ بکەن لە جاتیەوەی ڕووی دەمیان بەرەو حکوومەتی جوور و زڵمی و ستەمی حکوومەتی عێراق بکەن کەوتونەتە گیان یەکتریەوە لەسەر 320 میلیارد یەکتریان وا ڕسوا کردووە یانێ سمعەتی کوردیان نێشتوت ناو پەرلەمانی عێراقیان لە جاتی ئەوەی ئافرم بۆ نێرانی کورد هەچ کەسێ بێ کە توانیان هەرکێکی و حزبێکی کوردی بۆ خۆی ڕابکێشێ و ئەم بەهزەلێ بە ملەتی کورد بکەن کە 100 ساڵە خەباتی بۆکەین ئەمە یەک دومیش بەداخەوە کە من یعنی من دووبارە ڕێزم بۆ کاکناسر کازام چەندێ خەمخۆرە من خەتۆ بە خەتواگەم لە ئەنگاوەکانەتی بەڵام کاکناسر بە تەنیا هەموو ئەرکەی پێ ناچێتە سەرەوە یعنی بۆچی پارێزگارێکی سەپێنرا و ناشەرعی و نادەستوری بتوانێت هەموو قەراراتی عادل عەبدولمادی ڕەت کاتەوە مستەفا کازمی ڕەت کاتەوە و پاڵپشتیشی هەبێ و دوو پەرلەمانتاری لە دوو پێکاتەی جیاواز بەقەت 58 پەرلەمانتاری کوردستان دەنگیان نەبێت لە ناهۆڵی پەرلەمان ئافرم بۆ 58 پەرلەمانتار بەقەت دوو پێکاتەی نەوەی کەرکووک دەنگیان بەقەت یعنی ئەمە ناوێنی چی بە بلی دەستخۆشی لە نایرانی کوردەکە هەرێکیەکێ بۆ خۆیراکە بووە بێ منەتە بوو عنی ئەو هەموو قەرارات لەبەرەوەی پشتی لەبەرەوەی هەموو عێراق پشتێتی لەبەرەوەی کە شیعە و سونە کە مەسەلەی کورد و دۆزی کورد و کەیسی کوردی هەمویانە بنەیەک بەڵام کە پێچەوانەکەیەوە ماڵی کورد بۆتە 50 بەشەوە کە باسی ئێماکەن تاعن نەتەوەی کورد دەدەن
کە چی کەوتنەتە گیان یەکتی لە باتیەوە ببنە یەک ڕیز و یەک تەنگ وەکوی کە بۆ موچەکە کردیان هەر باکیشیان لێنێ بەسەوە پێچەوانەوە لە باتیەوەی ڕووی دەمی لە گەندەڵەکانی عێراقکە کە 1995 داهاتی نەوتی عێراق دزن ڕووی دەمی کۆتە 5% داهاتی نەوتی عێراق کە لە کوردستانایە یعنی بەداخەوە یعنی نێرانی کورد وایان کردووە لە حزبە کوردستانیەکان لە ناو پەرلەمانی عێراق هەر تاکێکی لەو پەرلەمانتارانە لینکێکی دروست کردو لەگەڵ نایەرێکی کورد لە باتیەوەی کە بێت لەگەڵ کوردەکە لە ماڵی خۆی ڕێکاتەوە و یەکدەنگ و یەکریز و یەکستراتیز بێ کە چوی دەچێت ئەجنداتی ئەم لاولات جێبەجێک ئەوەش بۆ ئێمە بە 50 کەسەوە دەرەقەتی واکانجبوری نایە کوردستانە مستحقەیەکی دەستوری خەڵکی کوردستانە کە موچە بە خەڵکی کوردستان بدرێ خۆتەزانی خەڵک پێویستی بە پارەیە هەیە بەڵام حکوومەتی عێراق بەم شێوەیە تەعامل دەکات ئەو پەرلەمانتارانە چێن ئەوانە تو باسەکەی ئەوانە چین با خەڵک بزانێ با ئێمە بزانێ والله ئەوەیە کە ئێستاگە کە ناتوانن یەک کۆنفرانسێک ببەستن یەک کۆنگری بستن لە هۆڵی پەرلەمان باسی بکەن بڵێن عێراق تۆ بە دەستوری شەکەیان بە عشایری عێراق بەیتەرەوە یان بە دەگەر ڕێزم بۆ هەموو با بڵێن قانونی عشایری خۆزگا بە قانونی عشایری شکەن ئەم عێراق تۆ عێراقێکی بێتفاق تۆ چیەکەی لەوێنە چی ڕاتبی چی وەرەگری لەوانە موچی چی وەرەگری کە پەرلەمانتاری کە وەزیری کە وەکیل وەزیری کە ڕئیسی جمهوریەتی تۆ نادراوی بۆ عێراق لەبەروی شەراکەتێ دروستکەیت و مافی ملەتی کورد بینیتەوە 100 ساڵ زوڵمت لێکرێت و هەڵەبجەت داوە 1970 ئەنفال لەداوە 8000 بەرزانی قوربانی داوە بێجگە لەو هەموو شەهیدی زندانی و قەیدام کردوون و إلى آخره تۆ دوای 17 ساڵ تازاگەی تۆ نقطەی سفر مادەی 140 بۆ جێبەجێکیان بۆ جێبەجێناکە بەناخێری گیانی حکوومەتی عێراقی دوایش لە باتیەوەی تۆمەتی بدەیتە پاڵ حکوومەتی عێراقی بدەیتە محکمەی ئیتحادی و محکمەی فیدرالی و شکاتی لێ بکەی کە چواتویتە تۆ شەڕەکەتی ناوتە ناو هەرێمی کوردستانەوە باس لەوە ئەکەی کە تۆ مەشاکلی خۆت چی تۆ جا مشکلەی تۆ لەگەڵ عێراقەیە خۆ مشکلی تو لە ناو عێراق لە ناو کوردستانە نییە کە تۆ توانیت خۆت یەکلاکەی تۆ لەگەڵ عێراق دوای وەرە لە کوردستان چی داواکاری مەلەفێکتەیە تۆ یەکلایکەی تۆ یەکلای کەرەوە بەڵام بەداخەوە تاکی کورد لی تێک چۆ نازانێت سە کێشەکانی ناوخۆیی یان دەرەکیە جارێ دەرەکی حەل کردووە نەناوەکویشە توانێت چارەسەر بکات بەڵێ سەرنجی تۆ زۆر وازەح بوو تابانەوە کەمە پرسیارێکی جدی بوو کاک ناسر بەسمە کاک ناسەر سەرنجی دکتۆری شەرگم دواترەمەکی پرسیارێکی گرنگ دەبێت کورد بوو مؤسساتی فەرمی خۆی هەیە بوو بە شێوەیەکی تر تەعامل لەگەڵ بەغدا دەکات دکتۆر جێ لە سەرنجی ئەم هەردوو بەڕێزە بوو يعني كورد روبروي كمالك إشكال بوا العراق شنو يتي تعامل كذا لقى لو عقلية العراق بريوابا خط زاني العراق في الرهيزيها بون من حاجة الشعبي زيادة لشخص جروب هي أو فرا مرجعية نجف وكربلاء ونظام محوزي قوم ونظام شيء هري بخوي بريارة ده بيش قال نوع عرب ولاطاني خليج يعني كورد شيبكا بشويكي دستوري بشويكي ياساي لري خراني في دولتي كان تعامل لقى الوازا كبكا أو هند زيادة ما في بيشين نكري والله لبێ لە دوو بعدا خۆمان زنوکەینەوە هیچیشانەوەی لە ڕووی سیاسیەوە من زۆر پشگیری قسەکانی کاک ڕێبوارەکەم لەوەی یەکدەنگی یەک ڕیزی یەک هەڵوێستی خۆمان بکەین بە ساحێبی قەزی خۆمان هەمومان کاتێک کە ناوچە جێناکۆکەکان بە ساڵحی حکوومەتی فیدرالی دەشکێتەوە هەمومان تیای زەرمەند دەبین جا هەر حزبێکی سیاسی بێ هەر بۆچوون و ئاراستێکی سیاسیت هەبێ بەر لە هەموو شتێک هەتاوەکو یەکدەنگ نەبین یەک هەڵوێز نەبین یەک مەلەف سێری نەکرێ و یەک ئاراستە نەبین ومێدی بەهێزبوونمان بەرامبەر دەسەڵاتی فیدرالی زۆر کەمە و زۆر لە مێواز لێ بێت ڕێزیم ببوورە مەسەلە یەک ڕێزیەوە سەدان ساڵە لە بەرنامەکە منە چەندین جار میوانەکان باسی یەک ڕێزێکن حتا لەو میوانەی هەبووە بەرپرسی حزبەکان بوونە هەنی پێتوانیە نوخبەی سیاسی ئەوەی ئێستا لە کوردستانە هەنە و بەرپرسی حزبەکان و نزانم پارلەمانتار و چی نزانی بێتن تاریخی کورد بوون بە دەردەگەیشت نزانێت کە گرنگی یەک ڕێزی کورد چون بەهێزە بوو ئەمر یەک ڕێزە دروست نەبێت ئەو یەک ڕێزێک بۆ دروست نابێت چونکە تۆ بەرژەوەندی کەسی بەرژەوەندی حزبی بەرژەوەندی کۆمەڵی دەخیتە پێش بەرژەوەندیکەوێتە ناومەترسیەوە بەرژەوەندی تۆ لە چی جێ دەبێتەوە نموزەجەکە زۆر جوان باسی کرد کاک ڕێبوار باسی ئەوە دەکات ڕاکەنجبووری خۆ کەسێکی مەحبوب نییە لە حکوومەتی فیدرالیە خۆ لە ڕووی مەزهەبیەوە هاومەزهەب نییە لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقدا خۆ کەسێکی خاوەن حزبێکی سیاسی بەهێز نییە لە چوارچێوەی دەسەڵاتدارانی عێراقا بەڵام لەبەروی کێشەکەی بەرامبەر بە کووردا لەبەروی کێشەی لەگە نەتەوەی کووردا هەیە تەواوی دەسەڵاتدارانی عێراق بە شیعەوە بە تورکمانەوە بە مەسم لە سیاسیەکانە بە نەتەوە ناڵێم وەکو حزبە سیاسیەکان
بە مەذهبی شیعە سنە دەسەڵاتدار ئەوەی لە حیزبایە ئەوەی معارەزێتی هەمووی پشتگیری دەکات حتى ئەگەر پێشێلکاری قەراراتی قەزاش بکە هیچ لێ پێچینەوەیەکی یاسایی لە دەسەڵاتی فدرالی نابێنرێ ئەمە یەکەمیان بەڵام کاتی ئێمە خۆمان کێشەکەمان دەبێتە کێشەی نەتەوەیی تەنانەت لە بەرژەوەندی عامی خەڵکیش یەک لە هەڵوێسی نابینین کە کەسەکە دەبینێت تەواو خەڵکی کوردستان تیای متەزەرر دەبێت خاکمان لە دەست دەدەین پێکاتەیەکی تەواوی ناوچەکان کە زۆری نەبووە وا لە خەتەردایە بەم ئاڕاستەیە بڕوە ئەو نەهجەی 36 ساڵی حکوومەتی عێراق پێی نەکرا ئێستا بە 6 ساڵی کاتێکمان بە یارمەتیت من ئەمێ بەس بابەتێکی عفوەن بابەتە یاسایەکەمان بە کوردی باس کەم من لایەنە یاسایەکەی باس دەکەم دەبێ ئێمە دۆسیەکی مەفتوح بکەینەوە خەڵکانێکی پسپۆر لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوریەوە مدەعەم بن بەوەی کە پرۆژەکانیان کاری لەسەر بکرێ ئێسش زوو نییە و ئێسش درەنگ نییە هەر کاتێ دەستی پێ بکرێ جێی خۆیەتی چەندمان لە دەستووە دەتوانین تعویزی بکەینەوە نیشتیمانی بێ لەسەر ئاسی کوردستان بێ هەموو پێکاتەکانی کوردستان تایە بەشدار بن هەموو ئەحزابی کوردستان تایە بەشدار بێ ئەم مەلەفە مەلەفێکی نەتەوەیی بێ دوور بێ لە بیرکردنەوەی حیزبی هەمومان تایە بەشدار بین و هەمووشمان تایە پشتگیر بین هیوادارم لایەنە کوردستانیەکان ئەو کاتە پرۆژێک ئامادە بکەین پێی واقعەیەکە لەوانەیە زەحمەت بێت طبعاً کاکرێ باری جواد سەرنج لەسەرەوە وەرەگرم کاک ناصر چونیەتی تعاملکردنی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان بۆ نمونە تو مؤسساتی فەرمی خۆت هەیە سەرۆکاتی هەرێمت هەیە حکوومەتت هەیە پارلەمانت هەیە نوێنەرانی کورد لەوێ هەیە لە پرێکە هەندێکی بەرپرسی حەزبەکان دەچنە بەغدا خەتوکیان دەدەن خوازانێت خەلف الکەواریز چ وعدێکی بەو بەرپرسە عێراقیەکان دەدەن پێتوانی ئەمەی بخۆی نقطەی ضعفی زەقە من پێشتر باسم کرد گوتم یەکێک لە هۆکارەکانی کە لاوازی تەماشای ئێمە دەکرێت ئەوەیە کەوا ئێمە ڕێز لە دام و دەستگا شەرعیەکانی خۆمان ناگرین وەکو حەزبە سیاسیەکانی کوردستان ئەمە یەک لە بەڵێ یەک لە هۆکانە بەڵام وەکو کاک ڕێبار باسی لەوەی کرد کە دوو پەرلەمانتار لە ناو پەرلەمانی عێراقی من هیچ جارێک گوێمان لێ نەبوو دوو پەرلەمان بین ناو پەرلەمانی عێراقی ینی بابەتی کەوا بورژێنن ئێمە بێدەنگ بووبین شتیوان نەبوو لە ناو پەرلەمان بەڵام ئەوەیە کە قسەی وەکو کاک دکتۆر گوتی قسەی ڕاکانجی بۆری دەڕوا ئەوەیە کە هەمومان دەزانین هەر کاتێک کە عەرەب ناکۆک بن لە بین یەک بەڵام کێشەکە دێتە بینی کورد و بینی عەرەب هەمویان یەک دەبن کوردیش ئێمە بۆ ئەوەی کە هەندێک جار ماندیبوونیەوە خەڵکانە بە بەلاش نەڕوە لە هەموو کێشە نەتەوایەتەکان ئێمە کورد تا ڕادەیەک 100% نەبێ بەڵام 190 یەکدەنگ بووینە 190 یەکدەنگ بووینە و لە قانونی موازنە دیار بوو لە قانونی قەرز دیار بوو لە کێشەکانی تریش کە تایبەت بێ بە کێشە نەتەوایەتەکان یەک ڕێزێکی باشە تو پێشتر باسی ئاوارەکانت کرد 260,000 ئاواری شنگال بوون نمونە لە 16 کەمپی دهۆکن وابزانم 20,000 گەڕاونەتەوە 240,000 ماون باسی داخستنی کەمپەکان دەکرێت لەسەر ئەمە چی پێشبەچوونێکەیە ئەمە مەسەلەی داخستنی کەمپەکان دەگەڕێتە بۆ ئەوەی کە ئومێدەکەیە کە ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت هەر کاتێک ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێ خەڵکی شنگال ئەوانەی کە ئێستا ئاوارەن ئومێدیان دەبێ و بڕوایان دەبێت کە بچنەوە ژیانیان پارێزراو بێ بڕوایان دەبێت کەەوە خزمەتیان پێشکەش بکرێت بڕوان بەدەوێت کە ڕێکخراوە حکوومیەکان و نێودەوڵەتەکان بێن شنگال ئاوادان بکەنەوە ئەمەیەکەوە ڕێخۆشکەر بۆکەوە هەنگاو هەیەکەوە بگەڕێنە بۆ شتێنە بەڵام ئەگەر بێت و ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرێ خەڵکی شنگال ئەوانەی کە ئاواران ینی تامینی ژیانی خۆیان نین کە بگەڕێنەوە ڕێکەوتنەکە کراوە ئەوەی کە دوێنێش تەکیدیان لە جێبەجێکردنی کراوە من لە نزیکەوە ئاگادارم کە حکوومەتی اتحادی و بەڕێز کازمی ینی بە هەموو هەولێک هەوڵ دەدا کە ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێ بەڵام وەکو باسیمان کرد ڕێگرن و لە ئەم جارەش نوێنەری نەتەوەیەکگرتوەکان هەم لە ڕێکەوتنەکان بەشدار بووە هەم سەردانی شنگالی کرد لەگەڵ لیژنەکە هەم دوێنێش لەگەڵ لیژنەکە سەردانی هەولێریش کردە بۆی نەتەوەیەکگرتوەکانیش ئاگادارن و ئەوانیش خەمخۆری ئەوانکەوە ئاساییکردنەوەی شنگال جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ناوچەکانی تریش بەدوای دەبێت حتا وڵاتانی تریش هەبزان پشتگیریەکەن ئەمریکا هەموو وڵاتانی کاتی کە ڕێکەوتنەکە جێبەجێ کرا ینی وڵاتانی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا هەمویان تەئیدیان کرد و خۆشحالی خۆیان دەربڕی بەو ڕێکردنەوە بینی هەرێم و زۆر سپاس تابان کای کرێبار دوا پرسیارم و بەڕێستانە ئێستا نەتەوەیەکگرتوەکانیش لە ناو ڕێکەوتنی هین شنگالە تا چەند گرنگە کورد ئێدی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وڵاتە بەهێزەکان حتا میدیای زەبەلاحی دنیاش ببێتەوە ناوچانە ڕووی ڕاستەقینەی دەسەڵاتدارانی ناوچەکە و بەغدا لەو ناوچانە بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت بۆ ئێمە وازانین عێراق خۆی
اتفاقی خۆی باتڕێەوە عێراق خۆی ئالەتێکە بەدەستی دەوڵەتە زلهێزەکان و دەوڵەتە ئاقلیمیەکان و خۆ حکوومەت نییە و ئەگەر واسەبی بکەینەوە بڵین عێراق دەوڵەتە و دەوڵەتە زلهێزەکان دێن و مراقەبەی چاودێری شەکانەکەنەوەن ئەوان خۆیان خەریتە عێراقیاندانەوە خۆیان نەزان بەرەو چۆشیە بن ئێمە فقط دینێکی شەترەنجین بەدەستیانەوە چیان بوێت ئاوا نەخشە ڕێگای عێراق دروستەکەن ئەوە دڵشمان زۆر بە مەکتەبی متحیدە زۆر خۆش نەبی من ڕێزم هەیە بۆ کاک ناسر کە بەراکی خۆشەویستە ئەوە متحیدە لە 2023 لەگەڵمانە فقط نووسنگەیەکە و یەک دارێک ڕێی نەچۆتە سەرەوە هەرجار لە ساڵحی کورد بوو بووە شیعة وسنة ضدي بناقل لصالحي وأنا بيه كرد ضدي بالتأكيد تعال برا المتحدة وأنا هني إنسان ضلي في خوش بيت لا أنا كان يتريش أجر دوري أنا هبويا على شانزي أكتوبر بعد دوري أنا هبويا أمريكا وبريطانيا ودولة أوروبيا كان هرهبيان كان هم يعني بو ملتي كرد هيك صلوا استكاننا بو استاكش أقل برجوندي خويا أنا كنت جبت تصور مك أو شنقاليك كان قابت تبيشوا وروجيش ما ولا بين ما تمناك هم بجيبتي كذي خو هم تاكي كرد حزك الدنيا برو خوشي بتشيتو بلام عراق ونيا أوان بهيس أو منطقاني أنقلتوا بهيس يعني بقنبلة وبتوب وبتيارة وبكشتن تصور ما كان استبدل فرمور المقرر شو نكى خوتاني ما والله داولي بردناكين هو ليس قانوني كعسكري نتوزع لياسة عسكري بزانية باورنا كم اعتراف بخوي بكاكا دنيا برو خوشيتها أمان بهيس بالدستور بيشيلي ما دي سطو تشريان كرو بهيزيش دو بعد پیشری دستوریان کرو که ماده نو نابه جیش بکار بیندره بۆ تێکدانی دیموگرافیەتی ناوچە شێ سەد سەرەکان کە پێوتێ ناوچە کوردستانەکان چاوەڕێ ئەوەش نەکەین بە حیاتی چاک بێتەوە ئیلا ئەبێ ئێمە یەک خۆمان یەکلاکەینەوە لەگەڵ عێراق لە بەرچاوی ئومەم المتحیدە و ئەمریکا و بەریتانی ئەگەر دڵمان پێخۆشە بڵێن وەرن بۆ ئێوە حەکەم بن لە بێدان یان دەستور جێبەجێکەن یانش مافەکانی خۆمان بە جۆرێکی تر وەرگیرەوە بەڵێ زۆر سپاس کاکی ڕێبار زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانم کاکی ڕێبار تاالبانی و ناسەنەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکۆکە کاکی ناسەر هەرکی ئەندامی پەرلەمانی عێراقی لە هەمان کاتدا دکتۆر سۆران عەلی مامۆستای زانکۆ طبعا بەڕێزان میوانێن من سەرنجام گەلێکی وازەح بۆ ئەو دەبێژن فعلا دوژمن گەلێکن هەموو ڕەنگاوەتێن احترافێ بدەستوری چ تشتێکێ ناکەن لێ یا گرنگ ئەمژیەک ڕێزبین ستراتیجێکی نەتەوەی هەبە بە هەبرا تەعاملێ بکەین فەرموڕاکان جبوری کەسێ سەرێوی نەبێت عەرەبا لێبەرک و دژاتێکە عەقلیەکە شوڤێنیە نەتەواپەڕەستیل بەرامبەر کوردای هەی هەموو پشتگیریاوی بکەن گەل و کورد بوو بەرامبەروان ئەڵتەرناتیڤێکی بێژ نابیت بێگومە نەفسەرنجە بۆ ئالیین سیاسی پەیوەندیدارین هەرێما کوردستانەیە دخێر و خۆشیان دابێت